ئێستان بەڕێزان خۆشحاڵین لە گێمی دومی یاری نێوان هەردوو تیپی کەرکووکی ڕانیە و ماردینی چاقونە لە خزمەتان بەردەوامین. یاریەکە دەستی پێکرد بە ئەنجامی 0-0 لە گێمی یەکەم بە کۆتا گەشت. ئێستا لە گێمی دومی یاریەکەداین، یاری سەرەتای گێمی دووەمدایە. بە ئومێدی گێمی دووەمیش گێمێکی پڕچێش بێت. ئەوەی شانی ئاماژە پێکردنە بەڕاستی هاندەرێکی زۆر وەرزدۆستێکی زۆر ئێستا لە نێو یاریگای چاقوڕنا ئامادەن بۆ بینینی یاریەکە. خۆشحاڵین ئێمەش لە ڕێگەی تەلەڤیزۆنی ڕانیە و پێیجی تەلەڤیزۆنی ڕانیە لە خزمەتانین بۆ گواستنەوەی ڕاستەوخۆی یاریەکە بۆ ئێوەی خۆشەویست. ئومێد دەکەین لە داهاتوودا بتوانین باشتر خزمەتی ئێوە بکەینەوە بە شێوەیەکی جوانتر یاریەکان بگوازینەوە. لە گێمی یەکەمی یاریەکە تیپی کەرکووک گۆڕانکارێکی لە پێکهاتی تیپەکەیدا کرد، لازۆ عەلی دانیشان و بەهۆی پێکانەوە کۆسترەتیش لە کۆستر عەلی بە هەمان شێوەیەش بەهۆی لە ماردینی چاقوڕنا بەهۆی پێکانەوە ئەویش دانیشنرا. لە تیپی کەرکووکی ڕانیە دارەفان چووە جێی لازۆ عەلی. گۆڕانکاریەک لە تیپی ماردین چاقوڕنا ئامادەیە. الو بس من نبو تیپی کەرکووک هەلێکی زەڕین لە دەستدا. گۆڵچی ماردین چاقوڕنا توانی بە شێوەیەکی زۆر جوان کۆنتڕۆڵی تۆپەکە بکات. هەلێکی ئاسان بوو بۆ کەرکووک بەوەی کە بتوانین گۆڵ بکات، بەڵام نەیتوانی. هێرشێکی تر یاری بەردەوامە. هێرشەکانی کەرکووک یەک لەسەر یەک بەردەوامە.
özellikle. برز انجام یاریەکە تا هەر بە سفر بە سفرە لە ئەسەش لە کۆمنت پینکمان کردووە بۆی کە بتوان ئێوەش بیبینن.
والله
پێکردەوە پێکردەوە Malban. Malban.
Malban Gazi. Sana çöp oldu kekir bu. Kekir sana çöp oldu. Asmir bu asmir bu. Sana da onu yapın. Asmir bu. بەڵە بە ڕێزان شەش خولەس بۆ کاتی زیادکراوی ژێندووان ئەنجامی یاری 1-0 لە بەرژەوەندی کرد و پێڕانیە
Jabo laifi. Malban. Bora, ostana. کۆتایی یاری بە لەیانیان کەرکووکی ماردین و چاقڕنا و کەرکووکی ڕانیە بە ئەنجامێک بە سپر لە بەرژەوەندی کەرکووکی ڕانیە کۆتایی هات یاکە بۆڵەکەی کەرکووک لەلایەن ئەزمیر ژمارە 5 تۆمارکە. Kijk Malba! Kijk Malba! Live!